پزیشکێکی منداڵانە و هۆشداری دەدات لە بڵاوبوونەوەی نەخۆشی گەڕی لە سنووری پارێزگای سلێمانی. ئەو پزیشکە دەڵێت نەخۆشیەکە لە گەورە و منداڵاندا سەری هەڵداوە و هەفتەی یەکەم هیچ نیشانەیەکی نییە و دواتر بە خوران و سروونەوەی پێست دەست پێ دەکات و پێویستە کەسی توشبوو سەردانی پزیشک بکات و چارەسەر وەربگرێت. هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکەش بۆ بوونی سەگی بەڕەڵا دەگەڕێنێتەوە کە بە شێوەیەکی بەربڵاو لە نێو کووچە و کۆڵانەکان بڵاو بوونەتەوە. چەند مانگێکە ئەم نەخۆشیە بە شێوەیەکی خێرا بڵاوە بێتەوە لە نێو قەزا و ناحەکانی چواردەوری شاری سلێمانی. نازانم بۆ شارەکانی هەولێر و دووەک و هەڵەبجە ڕەنگە لەوێش هەبێت، بەڵام بۆ شێوەیە پێی پێ نەبرابێ. ئەوەندەی تێبینیمان کرد بە تایبەتی لە مانگی ڕابردووە بە شێوەیەکی زۆر بەرچاو لە دەڤەری پشدەر و ناحی پیرەمەگرون بڵاو بۆتەوە و بەداخەوە لە ناو شاری سلێمانیش دوێنێ پێرە چەند حاڵەتێک تۆمار کراوە کە بە دوای یەکە هێن حاڵەتەکان وی کەسی نزیکیەکەن. ئەمە هۆکارە بۆی کە ئیشی جدی لەسەر بکرێ. بەڕاستی نەخۆشیەکە زەقترین نیشانەی خوروە، خوروانێکی زۆر بێتام بە تایبەتی لە شەوە زۆر ناڕەحەتیانەکە. هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی ئەم بابڕین ئەم مشەخۆرە جاخۆ ئەم نەخۆشیە کە نەخۆشی گەڕیە ئەگەڕێتەوە بۆ گواستنەوەی لە ئینسانەکانە بۆ ئینسانێکی تر یاخود لە سەگی بەرەڵا ئەو ئاژەڵانی کە لە دەرەوە ئینسان کۆنتاکتی هەیە لەگەڵیانە بە تایبەتی لە ڕی سەگەوە گوازرێتەوە. ترس لەوە هەیە کە ینی ترسمانەوە کە ئەمە بێتەوەی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بە شێوەیەکی بەرچاوتر لە ناو شاری سلێمانیە. نەخۆشیەکە زۆر بە خێرایی بڵاوێتەوە. پێویستە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستی مشورێکی خێرا بخۆن لەم نەخۆشیە. بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانی سلێمانی ڕەتی دەکاتەوە ئەم نەخۆشیی بڵاوبەتەوە نەخۆشی گەڕی بێت و دەڵێت ئەو نەخۆشیە هیچ مەترسیدار نییە و چارەسەریشی زۆر ئاسانە و پێویست ناکات هاوڵاتیان دڵەڕاوکیان بۆ دروست بێت. نەخۆشیەکە بەهۆی میکرۆبێکەوە بە ناوی سارکۆپدیسکەیپی نەوەک نەخۆشی گەڕی، چونکە نەخۆشی گەڕی لە سک و پشتدا دروست نابێت و بەڵکو لە بینی پەنجەکانی دەست و قاشدا دروست دەبێت. نەخۆشی گەڕی نییە. نەخۆشی گەڕی تاوان ئەم گەڕی کە باسەکرێ ئەمە لیپرۆسی پێڵەن تۆزە حاڵەتەکەی ترسناکترە. ئەم گەڕێ کە سکەی بسە حاڵەتێکی مشەخۆرێکە دەچێتە ژێر پێستەوە خورانێکی زۆر زۆری لەگەڵایە لە بینی پەنجەکانە تاوان لەگەڵ لەپی دەست و ژێر پێ و پەنجەکانی پێستا لەگەڵ بنباڵ و ئانیشکا دروستە بێت دەگمەن هەیە دەموچاو بگرێتەوە. ئەسڵەن وێنەیەکم بینی کە بڵاو کرابەوە لە سک و پشتا لە مناڵە ئەسڵ هەر زۆ دەگمەنە ینی من ئەگەر ئەم وێنەیە ئەوە بێ تاوان ئەمە هەر بەهی شێوە لەگەڵ سکەی بسیشان ناڕوە. بۆی ئەم حاڵەتانە حتا ئەگەر نیوەی سلێمانی مندایە ماڵم سکەی بسیش بگری ئەم نەخۆشی کە پێ ئەوترێ گەڕی لای خۆمان ئەسا بڵاو بۆ تۆشێکی زۆر ئاساییە چارەسەری لە هەموو شوێنەکە هەیە. یعنی شتێکی زۆر بەسیتە بۆیە بە هیچ شێوەیەک نابێ بکرێتە بابەتی ڕاگەیان و بڵاو بکرێتەوە لە کاتێکە خۆی لە ئەسڵە ئەم نەخۆشی کەمی کردو نەگزیایی کرد بێ لە چاو ساڵانە بەڕاستی بێ لیژنەیە دروست بکرێت. ئەمە لیژنەی زانستی کە ئاگاداریشان کردومە چ لە بەڕێوەبەری تەندروستی سلێمانیش بۆ ئەم حاڵەتانە دووبارە نەبێتەوە. ئێمە لیژنەیە پێگەێنین لەسەر ئەو بزانین داخوا ئاگا بەچی چونکە ناکرێ بەڕاستی تۆ کاتێکە لە شوێنێکە قسەیەکەیت ئەبێ پێشتر خۆ ئامادەکردن بێ بۆی شتەکە و ڕاست و دروستی تیاابێ هەر بۆی خۆشی متمانە لە دەستنەی لە کاتێکا گەشتێکی وا بڵاوەکەیتەوە. سارکۆپتسکەیبی تەمەنی ئەم میکرۆبا 30 ڕۆژە و لە بەشی سەرەوەی پێزدا دەژیت و لە هەر ڕۆژێکدا 90 هێلکە دەکات و لە ماوەی 10 ڕۆژدا بە تەواوی گەشە دەکات. بەڵام بەهۆی چارەسەری پزیشکی لە ماوەی چەند هەفتەیەکدا نەخۆشەکە بە تەواوی چاک دەبێتەوە و کاریگەریەکانی نامێنێت. ئەوەی کە ئێستا هەیە پزیشکان دەڵێن ئەم میکرۆبەیە نەوەکو نەخۆشی گەڕی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.